شەڕی 8 ساڵەی ئێران عێراق. ئەم دوو عاشقا ئەمڕۆ بەیەکەوە شین و شایی دەکەن و لە مەیدانی ئاینداری و سیاسەتدا هەڵوێستیانەکە. تاڕوخانی حیزبی بەعس با سەرکردایەتی سەدام حوسێن گەورەترین هەڕەشە و دوژمنی یەکتر بوون. لە سیاسەتدا دەوترێ نە دۆستی هەمیشەیی هەیە نە دوژمن. ئەو قسەیە بۆ عێراق و ئێران دروستە. دوو دوژمنی ڕابردوو بەهۆی دەسەڵاتی مەزهەبی بوونە دوو باڵی یەکمەل بوون بە ئاوازی یەک گۆرانی. هۆکاری دروستبوونی جەنگەکە سەدەی 16 و 17 لە جەنگی عوسمانەکان و سەفەویەکان عوسمانەکان عێراقیان داگیر کرد لەگەڵ ئاوەکانی شەت العەرەب تاوەکو ڕێکەوتنامەی زەهاو ساڵی 1639 سنووری نێوانیان لە ناو یەکتردا پەسەند کرد. تێکەڵچوون و پابەت نەبوون با ڕێکەوتن جەنگی سنووری بەدوای خۆی داهێنا ساڵی 1847 لە ڕێکەوتنامەی ئەرزڕۆم عوسمانەکان ئەهواز و شاری خوڕمشەهریاندا بە سەفەویەکان. ساڵی 1937 ئێران و عێراقی تازە ڕێکەوتنیان ئەنجامدا لەسەر کێشە سنووریەکانی نێوانیان و دواتر چوونە ڕێکەوتنامەی سعد ئاباد. ئەو ڕێکەوتنامە زەمینەی ئاشتی بەرقەرار کرد تا چەندان ساڵ و هەر لە ساڵی 1937 پەیماننامەی ناسینەوە و دیاریکردنی سنوور لە ناوچەی شەت العەرەب ئەنجام درا با درێژایی ئاوە نزمەکانی بەری ڕۆژەڵات بەدەر لە ئابادان و خوڕمشەر بوو بە سنووری عێراق و ناونرا تالویک. با پێی ئەو ڕێکەوتنە عێراق تەواوی ڕێگااویەکانی لەدەستدا بوو. هەر کات ئێران کەشتیەکی بەو ناوچانەدا تێپەڕ بووایە دەبوو باج بدات بە دەوڵەتی عێراق. ساڵی 1955 هەردوو وڵات چوونە ڕێکەوتنامەی بەغداد. دوای 3 ساڵ لە ڕێکەوتنەکە دەسەڵاتی هاشمیەکان ڕووخا و ڕێکەوتنامەکە دواتر هەڵوەشایەوە. هەژدەی کانون یەکەمی ساڵی 1959 سەرۆکی عێراق عەبدولکەریم قاسم ڕایگەیاند ئێمە نامانەوێت هیچ کەسێکی تر بەدەر لە خێڵە عەرەبەکان لە ناوچەکانی ئەهواز و خوڕمشەهر نیشتەجێ بن و پێویستە خوڕمشەهر بخرێتە سەر عێراق و داوای هەڵوەشانەوەی ڕێکەوتنەکانی سەردەمی عوسمانی و سەفەویەکانی کرد. هەڵوەشانەوەی ڕێکەوتنەکان دەرگای لە بەردەم شەڕدا کردەوە. هەردوولا لە پاڵ شەڕکردندا هێزە کوردیەکانیان وەک چەکی فشار لە دژی یەکتر بەکاردێنا. ئەو دژیەکەی لە نێوان عێراق و ئێران دەرگای واڵا کرد لە بەردەم سەرەڵدانی خوڵامەسەی کورد. بە تایبەت ساڵی 1961 شۆڕشی ئەیلول بە سەرکردایەتی مستەفا بارزانی. ساڵی 1969 سەدام حوسێن ڕایگەیاند کێشەی عێراق لەگەڵ ئێران پەیوەستە بە خوزستان و بەشێکە لە خاکی عێراق. ساڵی 1971 عێراق هەموو پەیوەندی دیبلۆماسیەکانی لەگەڵ ئێران پچڕان دوای ئەوەی ئێران دەستی گرت بەسەر دوورگەی ئەبوو موسا و هاوکات بە تاوانی هاوکاریکردنی هێزە چەکدارەکانی کورد لە دژی عێراق. ساڵی 1975 عێراق هێرشی کردە سەر ئێران. دواتر هەردوو وڵات گەیشتنە ڕێکەوتن و دواتر ناسرا بە ڕێکەوتنامەی جەزائیر. با پێی ئەو ڕێکەوتنە عێراق ڕێگەیدا بە ئێران بە بەکارهێنانی ئاوەکانی شەت العەرەب. لە بەرامبەردا ئێران دەستی هەڵگرت لە پاڵپشتیکردنی هێزە کوردیەکان و هەروەها دەستوەرنەدان لە کاروباری یەکتر. سەرنجام ئەو ڕێکەوتنە توانی ئاشتی لە نێوان هەردوو دەوڵەت بەدی بهێنێت. لەسەر ئاستی کوردستانیش شۆڕشی ئەیلول بە سەرکردایەتی مەلا مستەفا کۆتایی هات. پەیوەندی نێوان هەردوو وڵات باش بوو تا ساڵی 1979 دروستبوونی شۆڕشی ئینقلابی ئیسلامی بەڕابەرایەتی خومەینی. شۆڕشی ئیسلامی ئێران بەهۆی مەزهەبی بوونی شۆڕشەکە کێشەکانی لەگەڵ عێراق جارێکی تر سەری هەڵدایەوە. لە سەرەتاوە خومەینی کۆتایی بە هەموو پەیوەندیەک لەگەڵ وڵاتانی ئەوروپی و بەتایبەت ئەمریکا هێنا. دواتر هەوڵیدا شۆڕشەکە بڵاو بکاتەوە بەتایبەت لە وڵاتانەی شیعەی تێدا بوو کە عێراق زۆرترین مەترسی کەوتە سەر چونکە مەزاری گەورەی شیعەکان کەوتوتە ئەو وڵاتە و زۆرترین پەیڕەوی تێدایە. توندیەتی سەدام حوسێن لەلایەک و خومەینی لەلایەکی تر دەرگای لە بەردەم شەڕ کردەوە. 22 مانگی نۆی ساڵی 1970 جەنگ دەستی پێکرد. ئێران پێگەکانی عێراقی بردومان کرد. هەرچەند ئێران عێراق بە دەستپێکی شەڕەکە تاوانبار دەکات دواتر عێراق هێرشی دەست پێ کرد و چووە ناو خاکی ئێران. 24 تشرینی یەکەم عێراق توانی خوڕمشەهر بگرێت. ئەو کات سەدام داوای ئاگربەستی کرد بەڵام ئێران ڕەتی کردەوە. دواتر ئێران هێرشی پێچەوانەی کرد و توانی ساڵی 1982 شەڕ بهێنێتە سەر سنوورەکانی عێراق و ناوچەکانی کۆنتڕۆڵ بکاتەوە. ساڵی 1984 شەڕی هەردوو وڵات لە ناوچە ئاویەکان چڕ بووەوە. ئەمە وای کردنەتەوە یەکگرتوەکان و وڵاتانی ئەوروپی لا ترسی مەترسی بۆ سەر کەشتیگەلی خۆیان تەداخولیان کرد. ساڵی 1970 عێراق موشکی دوورمەودای ڕەوانەی شارەکانی ئێران کرد. لە بەرامبەردا ئێران لە پاڵ هێزە کوردەکان توانیان بگەنە ناو هەڵەبجا. عێراق لە بەرامبەردا بە چەکی کیمیایی لە 16 ساڵی 1970 هەڵەبجەی بۆمباران کرد و
زیاتر لە 5,000 کەسی شەهید کرد لە ڕۆژەڵات ناوچەی سەردەشت بەرهەمان هێرشی کیمیایی کەوت. دواتر پرۆسەکانی ئەنفال لەو ساڵەدا ئەنجام دران. هەشتی مانگی هەشتی ساڵی 1970 هەردوو وڵات دوای نزیکەی 8 ساڵ لە ڕوبەڕووبوونەوە ڕێککەوتن. ئەو جەنگە زۆرترین کاریگەری لەسەر کورد هەبوو، بە تایبەت لەسەر هەردوو پارچەی باشوور و ڕۆژەڵات گەورەترین پرۆسەکانی تاوانی تێدا ئەنجام درا. ئەو جەنگە لە ئێران ناسراوە بە جەنگی 8 ساڵە یان جەنگی بەرگری، لە عێراق ناسرا بوو بە جەنگی قادسیە. ئامارەکانی جەنگ بە پێی سەرژمێریەکان وەک لایەنی مرۆیی زیاتر لە 1 ملیۆن کەسی کرد بە قوربانی و زیانی مادی زیاتر لە 10 تریلیۆن دۆلار بوو.